سڵاو لە هەموو هاوڕێیان و قوتابیانی ئەزیز بەخێر بن بۆ ئەم ئەڵقە تازەی پۆدکاستەکەمان. هەمومان دەزانین کە پۆلی 12 قۆناغێکا پڕ لە ترس، دوودڵی و بڕیاری زۆر گرنگ نەک بە تەنها بۆ ئێمە بەڵکو بۆ دایک و باوکەکانیشمان. ئەمڕۆ دوو میوانی زۆر ئازیزم لەگەڵدایە کە خۆیان ڕاستەوخۆ لەناوم ئەزمونەدان لە خولی هامینەی پەیمانگەی سلێمانی. بەخێر بن کچینە. ئەمەیە پرسیارەکانیشم ئاراستەی دوو هاوڕە ئازیزەکەم کەم. یەکەم پرسیاریشم بۆ نونەگیانە. نونەگیان، ڕاستگۆیانە پێم بڵێ کاتێک بڕیاری دابیتە خولی هاوینەی پۆلی 12 هەستە بەچی ئەکرد؟ ئایا دوودڵ نەبووی لە هەڵبژاردننی شوێنێکی باش؟ بێگومان نەخێر، چکە پەیمانگەی سلێمانی پێویستی بە هیچ دوودڵیەک نییە. ستاف و مامۆستایانی ئێرە وەکو هاوڕێکن لەگەڵ خوێندکاراندا. زۆر باشە نونەگیان. دووەم پرسیاریشم بۆ تیناگیانە. تیناگیان، بە بڕای تۆ چ شتێک پەیمانگەی سلێمانی لە شوێنەکانی تر جێ ئەکاتەوە؟ لاویگان زۆر خاڵی گرنگ هەیە، بەڵام گرنگترین خاڵ لەلای خوێندکاران تاوکردنی مەنهەجە لە پەیمانگەی سلێمانی. بێگومان بەڵێ، منیش خۆم کە ئێرەم هەڵبژار لەسەر ئەو بوو کە تاوکردنی مەنهەجە. پرسیارەکەی ترشم هەر بۆ تۆیە کە گرنگترین و سەرەکیترین بەشە ئەم پرسیارە، ئەویش مامۆستاکانن. تۆ چۆن دەڕوانیتە ستافی مامۆستاکانی پەیمانگە؟ باشترین مامۆستاکانی شاری سلێمانی لە پەیمانگەی سلێمانیە کە پڕ لە ئەزمونن. نونەگیان، سەبارەت بە تاقیکردنەوەکان چی ئەڵێ؟ ئایا تاقیکردنەوەکانتان پێ ئەکەن؟ بەڵێ، دوای تاواکردنی هەر بەشێک ئەنجامەدرێت بۆ ئەوەی مامۆستایان بزانن خوێندکارەکان تا چەند تێگەیشتوون. هەروەها پرسیارەکان هاوشێوەی وزاری دادرێت بۆ ئەوەی لێسا و ڕامانبێنن بۆ کاتی وزاری. بە تایبەتی پرسیارەکانی مامۆستا ئەریفان کە زۆر قورسە بێحەد قورس لە وزاری قورستر دێ. بەزیانی ستودێکی بۆ خۆشمان هەیە، ینی کە ئەو ئێستا سودێکی بۆ خۆمان هەیە کچینەانی کە ئێستا ئەوان ئاوەهی فێرمانەکەم پرسیارەکان لەولا بۆ ئێمە زۆر ئاسان ئەبێت. هیوادارم بۆ تاقیکردنەوەی کۆتایی مامۆستا پرسیارەکانی ئاسان بێت، تۆزێ بەزەی پیاوانە بێتەوە. دەزانم کە زۆربەی دایک و باوکەکان دوودڵن و خەمبارن لە داهاتووی خوێندکارەکانیان. نونەگیان، پامی تۆ بۆ ئەو دایک و باوکانە چییە کە دوودڵن لە تۆمارکردنی خوێندکارەکانیان لە خولی هاوینەی پەیمانگەی سلێمانی؟ بەجددی پێشنیاری من بۆ دایک و باوکان ئەوەیە کە بەبێ هیچ دوودڵێک پەیمانگای سلێمانی هەڵبژێرن، چکە پەیمانگایەک نییە کە تازە دامەزرابێ. ئەزمموی 16 ساڵی هەیە پەیمانگای سلێمانی و پڕە لە مامۆستایانی بە ئەزمون. هەروەها زۆربەی خوێندکارانی پەیمانگەی سلێمانی ساڵانەیەکێک بوون لە یەکەم و دووەمەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە. نونەگیان، با کەمێک باز لە ژینگەی ناو پەیمانگا بکەین کە هەمومان دەزانین لە هاوینجا گەرما کێشەیەکی گەورەیە. کەشی ناو هۆڵەکان و خزمەتگوزاریەکان چۆنن؟ بەجددی کەشێکی زۆر هێمن و لەباریان بۆ دروست کردوون. هۆڵەکان زۆر پاک و خایانن، فێنکەرەوەکان بە بەرداوامی ئیشەکەن، زۆر مرتاحین. لێرانی وەکو ماڵێکی دومی خۆمانی لایەتەوە. بەجددی بێگومان من شایەتی قسەکەی نونە ئەیان کە بەجددی خزمەتگوزاریەکانیان زۆر باش و هۆڵەکانی خوێندنمان زۆر بە کواڵیتێکی باش و فێنکەرەوەکانمان زۆر باشن. و باسی کافتریاکەش بکەین، بەجددی خواردنەکانیان بێحەد پاک و خاوێن و بەدڵی ئێمەن. تیناگیان، ئەم پرسیارەشم سەبارەت بە تۆیە. تۆ چی دەڵێ سەبارەت بە سیستمی ئیداری و پەروەردەیی؟ بەڕاستی سیستەمێکی زۆر ڕێکوپێک و پەروەردەییان هەیە. لێرە هەموو شتێک بە پلان بەڕێوە دەچێت، بۆ هیچ کاتێکمان بە فیڕۆ ناچێت لێرە. زۆر باشە تیناگیان. زۆر کەس دەڵێن کە لە دوای تاوبوونی خولی هاوینەی پەیمانگاکان واتە لە کاتی کردنەوەی قوتابخانەکان پەیوەندی لەگەڵ مامۆستایان و پەیمانگا دەپچڕێت. نونەگیان، ئایا مامۆستاکانی پەیمانگای سلێمانی تا کۆتایی تاقیکردنەوەکانی وزاری لەگەڵتان دەمێننەوە؟ بەڵێ، ئەمە مامۆستان ئەو نیە بڵێ تەنها لە هاوینەکە لەگەڵتان هەتاکو کۆتایی مەکتەب لەگەڵ تابن، نەک ئەوەی بڵێم بی بۆ ئێرە هەر ئەتوانن لە ڕێی ئەپەکانەوە پرسیار لە مامۆستایان بکەین. پرسیارێکتان ئەبێت ڕاستەخۆ جوابتان ئێنۆ لە گروپ بێگومان. بەڵێ، هەمومان گروپ چاتێکمان هەیە، هەر پرسیارێکمان هەبوو لە مامۆستاکان زۆر بە جوانی و زۆر بە وردی تێمانەگەێنن. زۆر باشە، دەست خۆش بێگیانەکەم. و هەروەها شتێکی تریش کە هەمومان دەزانین پۆلی 12 فشارێکی دەرونی زۆری هەیە لە سەرمان. ستافی پەیمانگا تیناگیان چۆن گرنگی بەلایانی دەرونیمان ئەیان؟ ڕاستە، پۆلی 12 شارێکی دەرونی زۆر ئەبێ، بەڵام مامۆستایانی پەیمانگەی سلێمانی کە بە قسە ئەرێنەکانیان پاڵپشتیمانەکەن و
ناهێڵن زیاتر ئەو سترێس و قەلەقیەمان بمێنێ یارمەتیمانن نابێ خەو نامێنێت چونە دەرەوە نامێنێت ئیتر تاوانی بەژێ و تەلەبە ئەتۆقێلێ ئەروەڵا زۆر بەس بە بڕای من یعنی ئەو شتانەکە لە مشکتان ئاتوکار لە دەروونتان نەکات بێگومان من ئەڵم ئێستاش درەنگ نییە بۆ ئەوەی بگەین بۆ خەون و ئاواتانەی کە چەند ساڵە خەونی پێوە ئەبینین من ئەڵم کە هەر لە ئێستاوە دەستکەم بە وانەکانتان خوێندنەکانتان ئەوە مەکەم بڵێن ئێستا درەنگە ئێستا زۆر بۆ هەمومان و ئەمەوێت پامی ئێوە بۆ ئەو خوێندکارانەی کە ساڵێکی تر دەبنە پۆلی 12 پێشنیارتان چیە بۆیان و پەیمانگەی سلێمانیان بۆ پێشنیار ئەکەن؟ بەڵێ پێشنیاری پەیمانگەی سلێمانیان بۆ کەم هەروە پێشنیاری من بۆ ئەو خوێندکارانە ئەوەیە کە ترس و دوودڵیان نەمێنێ چکە ئەگەر لەگەڵ مامۆستاکان تا بڕۆی ڕۆژانە زۆر ئاسانە بێلات. منیش هاڕام لەگەڵ قسەکەی نونە و یەکێک لە بڕیارەکانم باشترین بڕیارەکانم کە بێتم هەڵبژاردننی پەیمانگەی سلێمانی بووە بۆیە پێشنیاری پەیمانگەی سلێمانیتان بۆ ئەەکەم. پێش ئەوەی بگەمە کۆتا پرسیار و کۆتا پەیام ئەمەیە باسی یادگارێکی خۆشمان بکەین لە پەیمانگەی سلێمانی کە ئێمە تەنها ئەم ساڵ بە پۆلی 12 بەشداری خولی هاوینەی پەیمانگەی سلێمانیمان نەکردووە بەڵکو ساڵەکانی تریش بەشداریمان کردو و ئەگەر بیرتان مابێ کچینە دەستی مامۆستا هەڵمەت و دەستی مامۆستا هەڵمەت و مامۆستا ئەریڤان بوو کە ئەوان بەجددی زۆر جدی بوو یای مامۆستا دایمە حەز دەکات تەلەبە لە پۆلا گوێ بگرێت بەڵام ئێمە ئەو کاتە زۆر جدی نەبووین هەنی پۆلی 12 نەبووین جدی نەبووین خەریکی مۆبایل بووین و شتمان ئەخواردەوەی خوا مۆزوعی کرد نەکەوێتە کارەوە تووڕەبوونەکەی هەڵمەتە کە خەریکی مۆبایل بووین ڕاستی مامۆستا هەڵمەت زۆر بە جوانی شەرحیەکرد ئیترها جدی بوو بەس ئێمە نەمانەتوانی ها پۆلی 12 نەبووین کەمە نایە ئەبا بگەمە کۆتا پرسیار کە لە هەردووکیانەکەم ئاڕاستەی هەردووکیانەکەم پامی کۆتاییتان بۆ ئەو خوێندکارانەی کە دوودڵن چییە؟ بە هیچ دوودڵیەک پەیمانگەی سلێمانی هەڵبژێرن کە مامۆستاکانی پڕ لە ئەزمون ستافەکان هەروەها شوێنێکی ئارام بەڕاستی وە هەستەگەی لە ماڵی خۆتای زۆر ئیسراحەتین بەجددی لێرە زۆر ئیسراحەتین هەم لەگەڵ ستافم لەگەڵ مامۆستاکان زۆر ئیسراحەتین مامۆستاکان زۆر بە ئەزمونن ینی زۆر بە جوانی شەرحەکەن زۆر بەوانی زۆر وردکاری ئەەکەن لە دەست وەکو هاوڕێک مامەڵەمان لەگەڵەکەم بەڕاستی زۆر ئیسراحەتین لێرە لافینگیان ئەی تۆ ڕابۆچون و چۆنە لەسەر پەیمانگەی سلێمانی و مامۆستایان و ستافی ئێرە؟ نونەگیان ڕابۆچوونی من لەسەر مامۆستایان و ستافە جوانەکەی پەیمانگەی سلێمانی بەجددی زۆر لێیان ڕازیم هەڵ و ماندووبوونێکی زۆرمان لەگەڵ ئەیە تاوکو بگەین بۆ خەون و ئاواتانەی کە ئێمە چەند ساڵە خەونی پێوە ئەبینین زۆر لەگەڵمان ماندوون بەڕاستی یعنی ئینشاڵڵا ساڵێکی تر ئێمە ئەم هەڵ و ماندووبوونیان بەزایان ناڕوە بە دەرەجەیەکی بەرزەوە دێنەوە بۆلایەن و سپاسێکی گەرم و پێزانینمان ئاراستیان ئەەکەین و دەستان خۆش بێ کچانی ئازیز کە تا ئێستا لەگەڵ ماموو بۆ پێشکەشکردنی ئەم پۆدکاستە جوانە و سپاسی ئەو هەستە جوانەتان ئەەکەم کە دەرتان بڕی بۆ پەیمانگەی سلێمانی و هیوادارم ئێمەش و هەموو خوێندکاران سەرکەوتوو بووین و هەمیشە لە لوچکە بین. خۆش بە لاڤینگیان زۆر سپاسی مامۆستایان و ستافی پەیمانگەی سلێمانیەکەین. مامۆستایانی پەیمانگای سلێمانی هەڵگری ناوی گەورەی سلێمانین. ئەمڕۆ ئەم خوێندکارانەی لێرن: پزیشک، ئەندازیار، پەرستار، ساڵانێک لە قۆناغی 12 لە لای ئەم مامۆستایانەی پەیمانگای سلێمانی وانەیان خوێندووە، خولی بەهێزبوونیان بینیوە،